گۆرانی لە ئێرانە هیچ ئاگای لە من هیچ داگرا. الو هەلۆ الو خۆبی؟ خوبی عکست تۆ خەیلی قەشەنگە. من چی تو من عاشق شدم. چه؟ عاشق شدم. اتکو یک لکنی کردی بزنی کردم فارسی نزن فارسی بلدی؟ نزن نه نزن کرد من کوردی باش نازانم. کردی دزن ده با کردی قصه بکن مردم آخه باش من قسە کرد باش نا. من ئەلێم تۆ زۆر جوانی. ئەوە چێ تانتەی ئەو تانتەیە تو نا بۆچی من ئەڵەی تەنتە تۆ؟ والله تاقەتم نییە والله خەوم لێگەتی ئەگە نەدەزان چ لێ دەکەم والله تۆ چی من نەکەی دوژمندار من؟ بەس بزانم چی تو من عاشق تۆ خەپانی. ئەو چ گەوادێک ڕقەمی میدایتە تو نا قسەی خراپ نەکاری. استغفر الله خوایە توشتێ بۆم چی بەس بزانم من خیلی یعنی عاشق توم. تو جوانی وەک پۆندە تو فەمکی درۆ نەکردی. بە خۆت پاندە قەشمەڕ دەگەچێتەوە تەنتەی گەوات باش تواز لەم ناینە خۆی چکە بەێستا داهاتەکەنە بەس وەڵا هیچ تاقەتم نییە یعنی چی ئەهات بکنم؟ یعنی چی قسەی جوان کنم چییە؟ کاکە تواز لە من ناینی بە قوربان چێ تو ماچ دەمن قوزەڵ قورتی دەدەمە تو ماچی چما دەقەپات کاتیم هەتیم یعنی من دڵ تو گورە گووە تو گووی من دەرچ گوو وای گوی تو زۆر گەورە. استغفر الله کاکە تواز لە من ناینی تو پاندا نەرمی حەزەکەم باوش کورەش داد پاندە هەی بێ ئەخلاقەتی وەڵا لەگەر چێتە پاندە بۆچی؟ کورە تو چی تلۆز لە من ناینی بە قوربان مەتلۆ لە بێ ئەخلاقی تو قسەی جوان ناکەی. کورە وەڵڵا لە خۆفی خوای نەبێم دەزانمت چێن دەردەخورێ بەخوات یەکەم بێ ئەخلاقی بێ ئەخلاق یعنی دوست دەرەم. بزانە چاو بێ ئەخلاقی کورە تو سەخیفیە تو چییە تو بەس بزانم من سەخی بۆ تۆ من ئەمرم استغفر الله کورە کاکە لەواز لە من ناینێت تو بە قوربان مە تو چی چێ تو من عاشق تۆ عاشق شدم. کورە تو گووە عاشقی چه عاشق عاشقی کەرێ وای منیش گو یعنی دوست دەرەم. خوایە زۆر شکر کورە کاکە چ لەم دەوێت منیش گوتی ئەەکەم زۆر شتان بە نەعلەبی خوایە وەڵڵاهی هەچ بۆسبەنی لەواز لەم خوایە زۆر شکر خوایە توشتممە خوایە بە چییە؟ کورە کاکە تلواز لەم ناینی بە قوربان چێ تو من مەلاقاتی مەلاقاتی ئەرێ وەڵڵا بێ ئەخلاقم لە خەفەی تو هەرات مێرە هەی بێ ئەخلاق هەی سەخی بەرێ وەڵا تو ئەتواز لەم ناینی کورە قەشمەڕ کورە تو قەشمەڕی قەشمەڕ ئەقەپات